ئەچینە سەر باسی پێغەمبەرێکی تری لە پێغەمبەران سەڵات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت کە ژیانی پێغەمبەران هەمووی پڕە لە دەرز و عیبرەت بۆیە لە دوایی باسکردنی 18 پێغەمبەر و باوکیان و براکانیان خوای گەورە و میهرەبان بە پێغەمبەرە فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام ئولائیکە الەذینە هەداهم الله فەبیهوداه مقتده ئەوانن ئەی پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام کە خدا هیدایەتیانی دابوو لە ناو هەموو مەخلوقات تۆش ڕچکەی ئەوان بگرە و وەکو ئەوان بە بەڵێ پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام هەڵسا بەو ئەمرەی خوای پەروەردگار بەڵکو لە هەموو پێغەمبەران بەڕێزتر بوو لە لای خوای پەروەردگار ئەم پێغەمبەرە 4 جار ناوی هاتووە لە قورئاندا 2 جارش بە صیفەت ناوی هاتووە نەک ناوی بێنن بە صیفەت ئەم پێغەمبەرە خوای گەورە و میهرەبان ناردی بۆ عێراق لە شاری مووسڵ بوو لە نەینەوە ئەم پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێت با بزانین کێیە و فەضڵی چۆنە و ئەم پێغەمبەرە چۆن بوو لەگەڵ قەومەکەیدا و بەڵام هەرچەندێ مەرتەبەتی بەرز بێت هەرچەندێ بە حورمەت و بەڕێز بێت بەشەرە لە ئەسڵا هەرە بێت تووشی هەڵە بێت ئەم پێغەمبەرە تووشی هەڵەیەک بوو خوای گەورە و میهرەبان عیتابی لێگرێ خوای گەورە و میهرەبان لە شوێنێکا سژنیەکا کە کەس لەوێ سژن نەبووە ئەو پێغەمبەرە یونسە سەلامی خوای لەسەر بێت یونس سەلامی خوای لەسەر بێت کە بەبێ ئیزنی خوای پەروەردگار دەرچوو لە ناو قەومەکەی واتە تاوانی کرد واتە مەعسیەتی کرد بۆیە ئەگەر کەسێ باسی یونس بکرێ سەلامی خوای لەسەر بێت ئەوە نەیەتە خەیاڵی بڵێ با بە یونس بەبێ ئەمری خوا دەرچوو پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام لە صەحیحی بوخاریدا 3416 ئەفەرمێت لا ينبغي لعبد أن يقول أنا خير من يونس بن متى جائز نییە و شایستە نییە بۆ هیچ عەبدێک بڵێ من چاکترم لە یونسی کوڕی مەتتا باوکی ناوی مەتە بووە نەک دایکی لا ينبغي لعبد لا تفضلوني على يونس بن متى پێغەمبەر وای بە سەحابە فەرموو صلى الله عليه وسلم فەزلی من مەدەنە بانی یونسە بۆ ئەمە تەواضوعن پێغەمبەر صلی الله عليه وسلم وای فەرموو بۆ ئەوەی گومان نەیەتە مێشکتا بڵێ ئەخە بەبێ ئیزنی خوا دەرچوو لە شارەکەی یا لە شوێنێکا ذکری خوای کرد کەس لەوێ ذکری خوای نەکردا جائز نییە بۆ هیچ عەبدێک بڵێ من لە یونسی کوڕی مەتتا باشترم سەلامی خوای لەسەر بێت صاحب الحوت ذنون خوای پەروەردگارە فەرمێت ولا تكن كصاحب الحوت أي محمد عليه الصلاة والسلام وكو صاحبي حوتك مبا فاصبر تو صبر تبي أو صبري نقل وذنون يعني صاحب النون حوت قورك ناوي نون بو وذنون صاحب النون بمدو صفة خواي پروردگار باسيكا وچوار جار ناوي لقرآن باسكا وصورتك معنى لسطو چوار دا صورتكان صورتك معنى بناوي يونسوا سلامي خوای لەسەر بێت یونس بوو یەکێ لە پێغەمبەرەکانی خوا قال تعالى وإن يونس لمن المرسلين بتأكيد يونس یەکێ بوو لە پێغەمبەرەکان کە وەحی بۆ ئەهات قال تعالى إنا أوحينا إليك كما أوحينا إلى نوح والنبيين من بعده وأوحينا إلى إبراهيم وإسماعيل وإسحاق ويعقوب والأسباط وعيسى وأيوب ويونس وهارون وسليمان وآتينا داود زبورا كواتا وحي هاد بو يونسش پێغەمبەرێک بوو لە پێغەمبەرەکانی خوای پەروەردگار خوای گەورە و میهرەبان ناردی بۆ ئەم شاری مووسڵە بۆ نەینەوە بانگەوازی قەومەکەیە کرد ئەو قەومە شەریکیان بۆ خوا قەرارەدا ئەو قەومە خەریکی فەسادی بوون خوای گەورە و میهرەبان ئەم پێغەمبەرەی نارد بۆیان یونس
بانگەوازی قەومەکەیە کرد ئەی قەومەکەم عیبادەتی خوا بکەن بە تاک و تەنها کەس نەکەن بە شەریکی خوا لە عیبادەتەکانتانە عیبادەتەکانتان سەرف مەکەن بۆ غەیری خوا نەکەن فەسادی مەنەنەوە لەسەر زەویدا بەو شێوەیە نەسیحەتیان یە کردو چەند ساتێک و چەند ساڵێک لە ناویان بوو قەومەکەی ڕەدیان داوە و وتیان باوەڕت پێ ناکەین و گاڵتەیان پێ کرد و وەکو خوای پەروەردگار لە قورئانە ئەفەرمێت وما أرسلنا في قرية من نذير نما ناردووە بۆ هیچ شارێک و شارۆچکەیەک هیچ پێغەمبەرێکمان نەناردووە إلا قال مترفوها إنا بما أرسلتم به كافرون ئینسانە دەوڵەمەنەکان و ئینسانە دەسەڵاتدارەکان ئەیانوت ئێمە بەوەی کە ئێوە پێ هاتون بێباوەڕین بەڵام ضەعیفەکان و فەقیرەکان زوو ئیمانیان نەهاوت دەوڵەمەنەکان و دەمسپیەکان و ڕئیسەکان و ئەیانوت ئینا بما ئورسیلتم به کافرون ئەوەی تۆ باسیەکەی من بێباوەڕم پێی ئەوانش ئاوا ڕەدی یونوسیان داوە سەلامی خوای لەسەر بێت یونس تەحەمولی نەکرد یونس سەبری لەلا نەما هەڵسا قەومەکەی جێهێشت و لە ناو قەومەکەی دەرچوو قەومەکەی خڕ کرد وتی ئەی قەومەکەم من ئەوە ئێوە بەجێ ئەهێڵم سێ ڕۆژی تر چاوەڕێ بکەن عەذابی خوای پەروەردگار دێ بۆتان یونس شاری نەینەوای بەجێ هێشت و ڕۆی بۆ بەحر الأخضر دەرچوو چوە دیار بەحرێک بەڵام یونس گومانی وابوو کە خوای پەروەردگار شت لەسەری تەسک ناکاتەوە گومانی وابوو فظن أن لن نقدر عليه گومانی وابوو کەوا خوای پەروەردگار یعنی لن يضيق عليه کارەکانی بۆ سەغڵەتەکە خوای پەروەردگار یونس وایە زانی خوای پەروەردگار هیچ عیتابێکی لێ ناگرێ و بە کەیفی خۆیەتی هەر کاتێ دەربچێ لە ناو قەومەکەیدا بەبێ ئیزنی خوا دەرچوو لە ناو قەومەکەی وذنون إذ ذهب مغاضبا وذنون صاحبي حوتك يونس درسوا لنا قومكي بلان بتوريو بأمريكا درسوا يونس سلامي خوالي سربيت بأمريكاس إذ ذهب مغاضبا فظن أن لن نقدر عليه فظن أن لن نضيق عليه قماني وابو كإيما اشتكاني بوتسك ناكينوا چۆن بەبێ ئەمری ئێمە دەرەچی و ئێمە شوازت لێ بێنین ئاخوای گەورە میهرەبان چۆن عیتاب بەگرێت لە خۆشەویستەکەی خۆی لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ مشریکەکانە قساکە کابرایەکی کۆردی هەردوو چاوی نییە عەبدوڵای کوڕی مەکتومە بانگدەرەکەی دێ پرسیاری لێکە ئای پێغەمبەری خوا پرسیارێک مەیە ئەوش پشتی لێ کرد ئەوش پشتی لێ کرد و هەر لەگەڵ مشریکەکان بوو هەتا خوای پەروەردگار پێی فەرموو عەبەسە وەتەوەلە ئەن جاءەهو الأعمى چارەی داوە یەکاو پشتی کرد لە شۆرە بەڵێ کەسێ چەندێ مەرتەبەتی هەبێت بەڵام هەڵا ئەکات هەر قابیلی بەوەیە هەڵە بکات گومانی وابوو کە خوای پەروەردگار کارەکانی لەسەر قورس ناکات بەڵام قەومەکەی زانیان کە عەذاب دێت سنەتی خوای پەروەردگار وایە وەکو باسی شوعەیبمان کرد لەگەڵ قەومەکەی سەلامی خوای لەسەر بێت وەکو باسی لووتمان کرد سەلامی خوای لەسەر بێت لەگەڵ قەومەکەی ئەیانودەی قەومەکەم عەذابی خۆوا بەڕێوەتە دە ئەیانوت ئێمە چاوەڕوارین دەکوا بزاو عەذابە کوا ئین كنت من الصادقین ئەگەر تۆ ڕاستەکەی کوانێ و عەذابە وا تۆ ئەڵێ ئەوان ئاوا گاڵتەیانەکە بەڵام ئەم قەومە وایان نەوت شاری نەینەوا وایان نەوت خوای پەروەردگار تەوبە و گەڕانەوە و ئیلهامێکی خستە دڵیان کە بڕۆن تەوبە بکەن عەذابی خوا دێ یونس لە ناومان نەما هەرسان کام جلشڕە ئەوەیان کردە بەریان هەرچی مەڕێ بەرخەکانیان لێ جیا کردەوە هەرچی بزنەیە کارەکانیان لێ جیا کردەوە هەرچی مانگا هەیە گۆلکەکانیان لێ جیا کردەوە هەرچی حوشتەیە بەشکەکانیان لێ جیا کردەوە ئەوان بەجیایە لە شوێنێک و ئەمانش بەجیا هاواریانە کرد هەمووی بە پیرێژن و بە ئەختیار و بە مناڵ و بە دایک و باوکەوە
هەموویان چون بۆ سەحرا دەستیان کرد بە گریان دەستیان کرد بە هاوار هەموویان پاڕانەوە هەر هەموو شارینەینەوە بپاڕێرەوە بگریە زۆر پاڕانەوە زۆر گریان عەزابەکەش وەکو شەوێکی تاریک بەبانیانە ئەهات و ئەڕۆی بەڵام لە ناکاوێکە عەزابەکە لەسەریان نەما قال تعالى فلولا كانت قرية آمنت فنفعها إيمانها إلا قوم يونس لما آمنوا أي قومكاني بيش قوم يونس أمتكاني بيش يونس بوشي وايا نكت يعني هلا وجدت فيما سلف من القرون قرية آمنت بكمالها فدل على أنه لم يقع ذلك يعني آمنوا بكمالها همو شارينين وهر همو يعني إيمان يا ناور دسان كربة توبة كردن بقريان وقرانو بلا إخوة خدا فرمي فلولا كانت قرية آمنت فنفعها إيمانها قوماني بيش قومي يونس بوا يا نكر بيش وي عذابك بي أوانش بقرينا يوا نك بيغمبرك بيلي عذاب وهاتو أمان قالتي بيبكن بوا يا نكر بشكو إيمانك يان إسفاديها بوايا بويان بلام كذب كاملي إيماني نهاورد إلا قوم يونس لما آمنوا كشفنا عنهم عذاب الخزي في الحياة الدنيا يما عذابي سرشوري من لصري عن هالقرد ومتعناهم إلى حين شان صالك يتري جيان بوخويان جيانو إن جاك أجل هات بويا أم آية أواقينيت لكاتي بينيني عذابك هات ولكاتي أويك ملك الموت أدروح درابك يا شيت أو كاتا توبة كردن إسفادينية أو كاتا قرانا وبولا إخوة إسفادينية قال تعالى فلما رأوا بأسنا قالوا آمنا بالله وحده وكفرنا بما كنا به مشركين فلم يك ينفعهم إيمانهم لما رأوا بأسنا سنة الله التي قد خلت في عباده وخسر هنالك الكافرون كاتي عذابي إيمان بيني أو قومانا عذابك يان بو هادين جاكوتيان إيمان من هاوردو يتشريك بوخوا قرار نادي بلام خدا فرمي إيمانك يان أو كاتا إسفادينية فلم يكو ينفع إيمانهم كاتي عذابي إيمان بيني بتشاو أو هر سنتي خوا وابوا كعذاب هاد يترتو بكردن إسفادينية بو عبدكاني ألو شندا بباوركان كافركان خسارة منبول وقال تعالى وجاوزنا ببني إسرائيل البحر فأتبعهم فرعون وجنوده بغيا وعدوا حتى إذا أدركه الغرق قال آمنت أنه لا إله إلا الذي آمنت به بنو إسرائيل وأنا من المسلمين إيمان مهاورد موسى ممكجا خدا پێی فەرموو الآن وقد عصيت من قبل وكنت من المفسدين ئێستا کە توباکەی وا ئێمە ڕوحت ڕاکێشین تازە تەوبەکردن ئیسفادەی نییە وقال صلى الله عليه وسلم إن الله يقبل توبة العبد ما لم يغرغر إذا غرغر لم يقبل التوبة كاتي الروح جاية قرقت ملائكة بيني بشاوي خوته وكاته هر بلي توبة إسفادينية لو كات وكاته قرانه بلا إخوة إسفادينية بلام أمان بيشوي عذابك بسريان دابزي هر هميان قرانه بلا إخوة أو السنة درز عبرته يمش بيشوي خدا غضب مان لي بقري ورحمتي خوي مان لي بقري ببردوامي توبة أكين بلا إخوة أقرينه بلا إخوة داوي لي بردنا كين لإخوة يقولوا مهربان ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار